ئەوە زۆرێکە لە تەسلیمبوون بە حکوومەتی سووریا. بڕیارێکی باش دەبینم لەبەرەوەی لە بەرژەوەندی کوردایە ئەوە هەڵۆشانەوەی کووردا و نەمانی کووردا چکە ئەمریکا لەگەڵ کورد نییە. ئەمریکاش دقەیە مەسلحەتی هەبێ لەگەڵ کووردا مەسلحەتی نەماواز لە کوردێنێ و پشتی تەیەک. ئەو بڕیارەی مەزلوم ئەودی و بەلاوە چۆنەکە هەسەتی هەڵۆشاندێتەوە؟ واللهی باش نییە، من بە باشی نازانم. ئەوە زۆرێکە لە تەسلیمبوون بە حکوومەتی سووریا. ئەمە چۆن تۆ چەند وەختە ئەم میلەتە ڕەنجیا و ئەم هەموو شەیدایان ناوە هەروە بە ئاسانی خۆی تەسلیم کرد. ئەمە مەسلحەتێکی لەوانەیە شخصی ناڵم شخصی خۆی هی ئەوانەی کە زۆر لێوە نزیکن مەسلحەتێکی ئەوانی تیاابێ بۆی ئەمەی کردووە یا خودت بە ئەمە شتێکی لە پشتەوەیە بڕارێکی لە پشتەوە بڕارێکی ئەمریکا دەستێکی لە پشتەوەی دەستی ئەمریکا بێ یا خود لەگەڵ تورکیا ڕێکەوت بێ. من پێم بە شتێکی باش نییە بە بۆچوونیون ئەوە هەڵۆشانەوەی کووردا و نەمانی کووردا و بەم ئامرێکی دەولی ئەزانم کە کراوە. مەزڵم عەمدیش دەسەڵاتی نییە چی بکە بەڕاستی ئەوە حەقیقەتێکە کە ڕووی داوە و ڕوژەدا لەوە چێ هەر لەوێنە بێ لەوە چێ کوردستانی عێراقیش بگرێتەوە زۆر نزیک چکە ئەمریکا لەگەڵ کورد نییە. ئەمریکاش دقەیە مەسلحەتی هەبێ لەگەڵ کووردا مەسلحەتی نەماواز لە کوردێنێ و پشتی تەیەک. بڕیارێکی باش دەبینم لەبەرەوەی لە بەرژەوەندی کوردایە ئیتی زیاتر کورد پێگەی خۆی بێز دەکاتن لە حکوومەتی نوێی سووریا و هیوادارم کورد و کوردستان هەمیشە سەرکەوتوو بوون. کورد هەموو کات لەگەڵ ئەوە بووە بە ئاشتی و تەبایی مافەکانی خۆی دەستەبەر بکات. ئەگەر بگەڕینەوە ساڵانی ڕابردوو هەر کاتێک سەرکردایەتی سیاسی کورد پێویستی بە خەبات و تێکۆشان و چەکە بوو بێ خەباتی کردووە. هەر کاتێکیش پێویستی بە ئاشتی هەبوو بێ قۆناغە ئاشتی خوازی خواست بێ سەرکردایەتی سیاسی کورد دەتوانم بڵێم لە چەندین پارچەی کوردستان ئاشتی دەستەبەر کردووە. بۆیە بەڕای من وەکو مامۆستایەکی زانکۆ مافەکانی کورد بە چ شێوازێک دەستەبەر بکرێت پێویستە بەو شێوازە هەوڵ بۆ بدرێت و بە پێی قۆناغەکە کاری بۆ بکرێت. ئەی کوردانی ڕۆژئاوا ئەوان ئەتوان مافەکانیان لە حکوومەتەکەی سووریا بەدەست بێنن؟ واللهی مافەکان کە ئەو خۆی تەسلیم کرد ئەتر مافیچی والله ئەگەر مافیان باتێ ئێمە پێمان خۆشە شتێکی باشە ئەگەر مافیان باتێ بەڵام بەو خوایە عەرەب چ عەرەب چ فارس چ تورک حچی و هەمووی وەکو دوو پشک وان بۆ میلەتی کورد قسەیان نییە متمانەیان لەسەر نییە ئیمڕۆ وعدێکیان بەیانی نایبەنە سەر ئەمانە هەمووی بێوعدیە. ئەرە والله زۆر زەحمەتە قەنەعەت ناکەم چکە ڕژەمە کانی کە پێشتریش حکومیان کردووە هەر مافی کوردیان نەداوە قەنەعەت ناکەم ناچێت تاقلمەوە باوەڕم نییە. بەڕای ئێمە ناتوانین زۆر پەلەی تێدا بکەین بڵین لە ماوەی ڕۆژێک و دوو ڕۆژ یان چەند مانجێک مافەکانی کورد جێبەجێ بکرێت. ئەو حکوومەتەش لە سووریا تازەیە پاڵپشتێکی نێودەوڵەتی هەیە وڵاتە زلهێزەکان پاڵپشتی دەکەن و ئێمەش وەکو هەموو تاکێکی کورد تەمەشای کارەکانی دەکەین ئەو کات دەتوانین بڵین بڕیار دەدەین.